خۆتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ڕێگری ناوەندەمیەتیەکان لە بەشداری معالیمانی مەریوان لە کۆبوونەوەی تاران، دەست بەسەرکردنی سوسەن حەسەنزادە لە شاری بۆکان، گواستنەوەی سامان یاسین بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان، کۆبوونەوەی ناڕزایەتی چالاکانی سیاسی و مەدەنی لە باکووری کوردستان، راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان لەسەر پێشنگاریەکانی تورکیا لە ئافرین و ئێدامەی کارزاری نەبۆ ئەعدام لە کەنەدا، ئاڵمان و ئۆتریش. درێژە هەواڵەکان ڕێزگەرسن لە یادی گیانبەختکردووانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە مەریوان. ڕۆژی هەینی 28 گوڵان کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران هاوڕێی لەگەڵ بنەماڵی گیانبەختکردووانی ڕیزەکانی کۆمەڵە و حزب لەسەر مەزاری یازیزانیان کۆبوونەوە. بەپێ هەواڵی گەیشتوو لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران هاوڕێی لەگەڵ بنەماڵی گیانبەختکردووانی ڕیزەکانی کۆمەڵە و حزب لە ناوچێ بەردەڕەشی سر بە شاری مەریوان لەسەر مەزاری یازیزانیان کۆبوونەوە و ڕێزیان لە یاد و فیداکاریەکانیان گرت. بەشداربوونی ئەو مەراسمە بەدانانی وێنەی گیانبەختکردووان و گوڵبارانکردنی مەزارەکانیان پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن. ڕێگری ناوەندەمیەتیەکان لە بەشداری معالیمانی مەریوان لە کۆبوونەوەی تاران. ڕۆژی شەممە 29 گوڵانی 1403 ناوەندەمیەتیەکانی ڕۆژیم ڕێگەیان نەدا معالیمانی خانشینکراوی مەریوان و سەوڵاوە لە کۆبوونەوەی سەرانسەری معالیمان لە شاری تاران بەشداری بکەن. بڕیار بوو ڕۆژی یەکشەممە خانشینکراوانی فەرهەنگی سەراسەری ئێران لە شاری تاران کۆببنەوە، بەڵام هێزە ئینتیزامیەکان بە فەرمانی ئیدارەی ئیسلاحات و دەستگای قەزای مەریوان و سەوڵاوە ڕێگەیان لە ئۆتۆبوسی معالیمان گرت و سەرنشینەکانی سێ ئۆتۆبوسیان بۆ ماوەی چەند سەعات دەست بەسەر کرد. شایانی باسەکە معالیمانی مەریوان و سەوڵاوە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بەردەوام لە ناڕزایەتیەکانی شاری تاران بەشداریان کردووە و ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان هەڵسوکۆتی نایاسایی و ترسنۆکانەی ناوەندە ئەمنیەتی و قەزایەکانی بە توندی شەرمەزار کردووە و ڕایگەیاندووە کە لە چوارچێوەی یاسادا معالیمان مافی خۆیانەکە بۆ گەیشتن بە داخوازیەکانیان ناڕزایەتی دەرببڕن. دەستبەسەرکردنی سوسەن حەسەنزادە لە شاری بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا سوسەن حەسەنزادە معالێمی زمانی کوردی خەڵکی بۆکان لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر کراوە. بە پێزانیاریەکان هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی بۆکان ڕۆژی چوارشەممە 26 گوڵان بە 8 ئۆتۆمۆبیلی تایبەت هێرشیان کردووەتە سەر ماڵی سوسەن حەسەنزادە و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان لە ماوەی دوو مانگی ڕابردوودا بەلانی کەم 38 شالاکی مەدەنی لە شارەکانی بۆکان، پیرانشار، سەقز، ورمێ، گیلان غەرب، سەردەشت، شاهیندژ و شنۆ بە بیانووی بەشداریکردن لە مەراسمەکانی نەورۆز دەست بەسەر کردووە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە 30 گوڵان کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی مەحەممەد دێحقانی تەمەن 35 ساڵ بە تەخەی هێزەکانی ڕژیم لە سنووری ئەو شارە بریندارکرا. بەپێ ئەو راپۆرتە هێزەکانی هەنگی مەرزی ڕژیم لە سنووری سەرتەزێنی بانە کۆمەڵێک کۆڵبەریان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو تەقەکردنەدا کۆڵبەرێک بە ناوی مەحەممەد دێحقانی لاقی بریندارە و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. لە سێدارەجانی دوو بەندکراو لە زیندانەکانی سەڵماس و ئیسفەهان. بەیانی شەممە 29 گوڵان حکومی ئەعدامی دوو بەندکراو لە زیندانەکانی سەڵماس و ئیسفەهان بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەز جێبەجێکرا. ڕۆژی شەممە بەندکراوێکی خەڵکی بۆکان بە ناوی کاوە باشنگە کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئەعدام مەحکوم کرابوو لە زیندانی سەڵماس لە سێدارەدراوە. لە لایەکی دیکەوە حکمی ئەعدامی بەندکراوێک لە زیندانی ئیسفەهان بە ناوی یاسر عەبدوڵڵاهی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانی ئیسفەهان جێبەجێ کراوە.
گواستنەوەی سامان یاسین بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. شەوی هەینی 28 گوڵان سامان یاسین هۆنەرمەندی بەندکراوی بواری ڕاپ بەهۆی گوشاری دەرونیەوە دۆخی تەندروستی تێکچووە و ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان کرا. پاش ئاگاداربوونەوەی سامان یاسین لە ڕادەست نەکردنی پەروەندە پزیشکیەکەی بە دادگا تووشی هێرشی عەسەبی بووە و لە هۆشی خۆی چووە. بە دوای گواستنەوەی سامان بۆ نەخۆشخانە ڕۆژی شەمە وێڕای خراپی دۆخی تەندروستی بۆ جارێکی دیکە گەڕێنراوەتەوە بۆ زیندانی قزلحەسار و ئێستا باری تەندروستی ناجێگیرە. کۆبوونەوەی ناڕەزایەتی شالەکانی سیاسی و مەدەنی لە باکووری کوردستان. ڕۆژی شەمە 29 گوڵان کورزانی دانیشتووی شارەکانی ئامەد، ئێستەمبوڵ و ئادانا دژ بە سەپاندنی سزای زیندان بەسەر 108 چالاکی سیاسی کورد کۆبوونەوە. لە ڕۆژانی ڕابردوودا دادگای ئێستەمبوڵ 108 سیاسەتمەداری کوردی لەسەر پەروەندەکەی ساڵی 2016 ناسراو بە پەروەندەی کۆبانێ بە زیندانی درێژمەوە مەحکوم کرد. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە شەپۆلێک لە ناڕەزایەتی لە نێو کۆمەڵگەی باکوور و ڕۆژاوای کوردستان دروست کرد. کوردانی دانیشتووی شارەکانی ئامەد، ئادانا و ئێستەمبوڵ لە تورکیا دژ بە نادادپەروەری سیستمی قەزای ئەو وڵاتە خۆپیشاندانیان کرد و دروشمەکانی ئازادی و دیموکراسی بۆ هەمووان، بژی کۆبانێ و بژی بەرخۆدانی زیندانیان بەرز کردەوە. لە ڕۆژاوای کوردستانیش حەزبە کوردیەکان لە چەند کۆبوونەوەی جیاجیادا هەڵسوکەوتی نامرۆڤانەی دەوڵەتی فاشیستی تورکیایان بە توندی شەرمەزار کرد. برینداربوونی 4 منداڵ لە تۆبارانی ڕۆژاوای کوردستان. ڕۆژی شەمە 29 گوڵان هارتەشی تورکیا گوندەکانی ناوچەی شەهبای لە ڕۆژاوای کوردستان تۆباران کرد و بۆ هۆیەوە 4 منداڵ بریندار بوون. بەپێی راپۆرسەکان ئەرتەشی تورکیا گوندەکانی سیمۆلقا، تەلمەدیق، تەلجیجان و بەنداوی شەهبای بە چڕی بردومان کردووە. لە ئەنجامی ئەو هێرشەدا 4 منداڵی 13 بۆ 16 ساڵ بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون، هەروەها چەندین مەڕ و ماڵاتی گوندنشینان لە ناوچووە و زیانێکی زۆر بە کەشاوەرزان گەیشتووە. راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان لەسەر پێشێلکاریەکانی تورکیا لە ئافرین. ڕۆژی شەمە 29 گوڵان نەتەوە یەکگرتووەکان راپۆرتی خۆی لەسەر پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا و ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە لە ئافرین بڵاو کردەوە و زاوای لە بەرپرسانی دەوڵەتیە وڵاتە کرد کۆتایی بە جنایەتی گروپە ئیسلامگەرەکان بێنێت. بەپێی ئەو راپۆرتە لە ساڵی 2018 زاینیەوە کە شاری ئافرین لەلایەن دەوڵەتی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە داگیر کراوە، کوشتن، ڕەفاندن و دەستدرێژی سێکسی ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەیسەندووە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2018ەوە تا بە ئەمڕۆ 463 شارۆمەندی مەدەنی کوژراون، 10,332 کەس دەست بەسەر و دەستدرێژی سەکسی کراوەتە سەر 142 ژن و منداڵی ئەو شارە. ناڕەزایەتی پێرسۆنەلی زانیاری پزیشکی لە چابەهار. ڕۆژی شەمە 29 گوڵان پێرسۆنەلی زانیاری پزیشکی چابەهار لە ئەزنەدانی داخوازیە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان، کارمەندان و کرێکارانی ئەو ناوەندە ماوەی 8 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بەرپرسانی ڕۆژیم تەنیا بەڵێنی درۆیان پێدەن. ناڕازیان دەڵێن ڕێژەی حەقدەستیان 12 ملیۆن تمەن بووە، بەڵام ڕێکخراوی زانیاری پزیشکی تەنیا 4 ملیۆنیان پێدات و ئەویش ماوەی 8 مانگە پەرداخت نەکراوە. کۆبوونەوەی شۆفێرانی بار هەڵگر لە زابۆل. ڕۆژی شەمە 29 گوڵانی 1403 شۆفێرانی بار هەڵگر لە شارستانی زابۆل بۆ جارێکی دیکە دژ بە نەزانی پشکی سوسەمەنی کۆبوونەوە. بە پێزانیاریەکان شرکەتی نەوتی شارستانی زابۆل پشکی سوسەمەنی شۆفێرانی باڵ هەڵگری لە 3000 لیترەوە بۆ 300 لیتر کەم کردووە و تا ئێستا شۆفێرانی کامیۆن و بار هەڵگری ئەو شارە چەند جار ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. بە وتەی چالاکانی مەدەنی، ڕژیمی سەرکۆزگەری ئیسلامی بە بیانوی ڕێگریکردن لە قاچاقی سوتەمەنی ئەو بڕیارەی دەرکردووە لە حاڵێکدا تانکرەکانی سوپای پاسداران بە ئازادانە سنوورەکانی ئەفغانستان و پاکستان ئەبڕن و سوتەمەنی بۆ وڵاتانی دیکە قاچاق ئەکەن.
ئێدامەی کارزاری نابۆی عەجام لە کەنەدا، ئەڵمان و ئۆتریش. ڕۆژی شەممە 29 گوڵان ئێرانیان یازادیخوازی دانیشتووی وڵاتەکانی ئاڵمان، ئۆتریش و کەنەدا لە درێژەی کارزاری نابۆی عەجام دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. ئێرانیان یازادیخواز هاوکات لەگەڵ ساڕۆژی ئەعدامی سێ بەندکراوی پەروەندەی خانەی ئیسفەهان لە شارەکانی بەرلین و کاسێڵ لە ئاڵمان، ڤیەن لە ئۆتریش و تۆرۆنتۆی کەنەدا دژ بە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری دانانی سوپای پاسداران لە لیستی تێرۆریسمی نێودەوڵەتی و داخستنی نوێنەرەتیەکانی ڕژیم لە یەکێتی ئەوروپا و کانادا بوون. دووە هەواڵ خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی شەممە 29 گوڵان دژبەرانی شەڕ و لایەنگرانی فەلەستین لە ئیسرائیل، ئسکاتلەند و فەڕەنسا بۆ جارێکی دیکە ڕژانە سەر شەقام و خوازیاری کۆسایی هێنان بە شەڕی غەزە بوون. شەوی شەممە هەزاران شارۆمەندی ئیسرائیلی لە بەردەم خانووی نێتانیاهو کۆبوونەوە و خوازیاری ڕاگەیاندنی ئاگربەست و ئازادی دیلەکانی دەستی حەماس بوون. هەروەها لە شاری پاریسی فەڕەنسا و گلاسکۆی ئسکاتلەند هەزاران لایەنگری فەلەستین کۆمەڵ کۆشکردنی خەڵکی غەزەیان لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە بەتوندی شەرمەزار کردو، خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوون. ژنێرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوود.